السلام عليكم. زنجيرەی هەڵەکانی مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا زنجیرەیەکی زۆر بەسوود دەوێت. ئەمەیە هەتاوەکو کۆتایی لەگەڵ مابی بۆ ئەوەی سوود بەربگری ئەم ڕەمەزانەت وەکو ڕەمەزانەکانی پار و پێرار نەوێت بە کەمترین غەڵەت بە زۆرترین سوود تێیە دەرچیت. لەم زنجیرەیە خاڵ بە خاڵ باسیەکەین بە سەنیاوەنەم لۆگەرەکە لایک و فۆڵۆت لەبیر نەچێ بۆ ئەوەی هەتاوەکو کۆتایی لەگەڵ مابی. بە کوردی خاڵەکان باسەکەم. خاڵی یەکەم ڕۆژووی شەک. ئەو ڕۆژەی کەژن بەیانی ڕەمەزانە ئەو ڕەمەزان نییە گومانی هاتیە ئەو ڕۆژوە نابێ ڕۆژووی تیا بگیرێ. پیامبەر صلی الله عليه وسلم فەرمیێتی لا تقدموا رمضان بصوم يوم أو يومين. پێش ڕەمەزان بە ڕۆژێک و دوان ڕۆژوو مەگرن. إلا رجل كان يصوم صوما فليصومه. إلا مەگەر کەسێک ڕۆژووی قەزا یان وەکو نەزر یان وەکو کەفارەتی لەسەر بێ ئەو سابۆ ئەو دروستە. یان وەکو بۆ نمونە ڕۆژوویەکی سونەت ڕاهاتووە لەسەری وەکو ڕۆژووی سونەتی دووشەمان و پێنجشەمان ئەو سابۆ ئەو دروستە. بۆ دروست نییە لە ڕۆژی شەکا ڕۆژوو بگرێ لەبەر ئەوەی نیەت تایە جێگیر نییە. وەسەلام عەلەیکم. هەوا کەواندی کامیرەکەم. سلام عەلەیکم.